بەڕێز عیماد باجەلان چاودێری سیاسی و شارەزای کاروباری عێراق لەگەڵماندا گفتوگۆی زیاترەکەی بەتایبەت سەبارەت بە گوتارەکەی سەدر. بەڕێز عیماد باجەلان بەخێر بن. خۆشبی سەلامەت بی. کەرتی گەندەڵی لە عێراق لە ساڵی 2023 تا 2022 نزیکەی 500 ملیار دۆلارە. دەمی هەر لایەنێکی سیاسی عێراق هەر بەرپرسێکی سیاسی عێراق کردەوە دەڵێن دەبێت گەندەڵکاران سزا بدرێن. ئەمڕۆ سەدر لە گوتارەکەی داویش جەختی کردبووە دەبێت لایەنە سیاسیەکان گەندەڵکارانی خۆیان سزا بدەن. ئێمە چی ئەم گەندەڵیاکە؟ بەڵێ سەرەتا ڕێز سڵاو بۆ جەنابەت بۆ بینەرانی عەزیز. بەخۆی سیستمی حکومڕانی لە عێراق زۆربەی دەستهەڵاتی بەدەست سەرۆک وەزیرانی عێراقە. سێ مەرحەلە با بڵێن ئەو 12 ساڵ 13 ساڵ ئەو حکومڕانیە و سەرۆک وەزیران ی حزب الدعوە بوو. ئەگەر بینەوە بەشداری ینی دابەشی بکەین لەسەر هەموو لایەنەکانی سیاسی، بەشی حزب الدعوە زیاتر دەبێت لە هەموو لایەنەکانی سیاسی لە گەندەڵی. بەخۆ دەزانی 8 ساڵ مالکی حکومڕانیەکە بەدەست حکوومەتەکە بەدەست مالکی بوو. لەم کاتەوە دەیتوانی چاکسازی بکات، بەڵام بەخۆی نەکردی. یعنی چاکسازی گرنگ نەبوو وەکو پرۆژەی حکوومەتی بەغدا ئیتحادی فدرالی، بەڵام بری بۆچوونیان لەسەر تشتەکانێکی زۆر دوور بوو لە شارەکانی بابرین ناوچەکانی عێراق و ئاوەدانکردن. لە 8 ساڵی مالکی تەنها 8,000 مەشروعی درەوین وەهمی دروست بووە. قارەکەی وەرگیرا مەشروع هەر مەشروع نییە، ینی هەر نییە. و 5,000 مەشروعش بە تەواوی نەبووە، متەلەکە پێ دەرێن ڕاگراوە مەشروعەکانی. ینی ئەو ئەگەر بین حساب بکەین تقریبا ئەو ژمارەی جەنابەت بەحث کرد لە ئەو مەشروعانەکانە دەرەچی هەر لە 8 ساڵی مالکی تەنها. گەندەڵیەکان یان دیارن لە بەغدا. ئەوەی بە دوای 2014 حەشدی شعبیش لۆیان دەرچوو. لە حەشدی شعبیش بە خۆیان حەیدەر عەبادی بەحسی کرد و چەند بندیواریان هەیە لە ناو حەشدی شعبی مانگانە بە ئەوەندە ملیار معاش دەخۆن بەناو ینی لە کۆتایی هەموو لایەنەکانی سیاسی لە بەغدا لایەنەکانی با بڵێن سەرەتا ئەو لایەنەکانی سیاسی شیعی بەرەکەوێت لەم گەندەڵیە چێ؟ هەمویان پشتیان بەرەکەوێت لەم گەندەڵیە. ئەم هەموو لایەن سیاسەکانی شیعی و هەوانە بەرپرسن لەو گەندەڵیە. ڕاستە سنە و کوردیش بەشدار بوون لەو حکومەتەکانە، بەڵام وەکو کورد ینی 2 وەزارەی 3 وەزارەی هەیە. وەزیر بەرپرسە لە ئیشەکانی وەزارەتی خۆی، بەرام بەرپرس نییە لە گەندەلی حکوومەتێک، بەرپرس نییە لە گەندەلی بڵێن لای ئەمنیەکان. زۆربەی گەندەلی لای ئەمنیەکانە لای حەشد و ینی ئەوها سنەش ئەوها سنە، بەڵام ئەوەی ینی بەرپرسی گەورەترین لە لایەنە سیاسەکەی شیعە تەنها حزب الدعوە. بەڵێ لەم ڕواگەوەیە کە چەند جارێکە مۆختەدا سەدر دەڵێ تاقی کراوەکان تاقی ناکەینەوە لە سیاسیەکانی عێراقە و زیاتر پەیامەکەی ئاڕاستی مالکی ئەکات. ئەنە تەنها مالکی نییە، ئەوە قسەی سیستانی بوو، مەرجە سیستانی مەرجەعی شیعە لە نەجەف لە 2018 ئەو قسەی کرد مەرجە. یان دەزانن ئێمە دەزانن کێشەی هەیە لە مابەینی مالکی و سەید موقتەدە سەدر، بەڵام بە دوای کشاندنی ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراق چوارچێوەی هەماهەنگی وایان دەزانی بە درۆژ حکوومەتێک دروست دەکەن و مالکی دەگەڕێتەوە لەسەر حکوم، چونکو ئەو دەرفەتێک دووبارە نابێت لە بۆ مالکی. ئەم بەش حالی خۆم بەحسم کرد وتم کشاندنەوەی ڕەوتی سەدر ینی کۆتایی گەمەی سیاسی نەوە هێشتا ماوە نەهات، ینی کۆتایی پێ نەهاتەوە هێشتا ماوە. ئەمڕۆ نوێژەکەی ملیۆنی ئەو خاڵەکانی ئەو 11 خاڵە بەحسی کرد نوێنەری سەدر، ینی تاکیدی کرد لەسەرەوە. دووەم ئەو تەسریباتی دەرچوو پێش چەند ڕۆژە لەسەر مالکی ئەوە تا چەند ناکۆچەکان قوڵتر دەکاتەوە و کاریگەری چییە بێت لەسەر داهاتووی سیاسی مالکی؟ ئەوە کۆڵتری ناکە، بەرام با بڵێن فیلمی مالکی سوتا تەواو لە بۆ ناگرتەوە لەسەر حکمی دووبارە، چکو لە ناو چوارچەوەی هەماهەنگی
وەکو بڵێن هادر عامری وەکو قەیسر خەزعەلی دژی مالکین دووبارە بێتە حکومڕانی عێراق بگرێت ئەویان یان بتە سەرۆک وەزیران زۆر کێشەیان هەیە یعنی ئەمە بەحسی گەندەرەکانی ینی کەم و کێسی گەندەرەکانی داراییمان کرد لە ڕووی ئەمنیەوە سێ محافظەی تەسلیمی داعش کرد لە وەختی مالکی بوو ئەمڕۆ ئەوەی ئینا لەسەر بەسئلەی سەقلاویە و لەسەر بەسئلەی سپایکەر ئەو هەموو با بڵێن ڕووداوانەی گەورە لە وەختی مالکیدا لە ناو چوارچێوەی هەمانگی قبول ناکەن دوو جاری تر مالکی بێتن مالکی دوورکەوت تەواو خلاص بەڵام چوارچێوە بە دوای کشاندنی ڕەوتی سەدر وەزعیان ئاڵۆستر بوو لە پێشە ئێستا لە ناو ئەندی خۆیان ینی نازان چی بکەن دەبێ ئەو حکوومەتەی ئەگەر دامەزراندیان حکوومەتەک نوێ بە دلی سەدر ئەگەر بدلی سەدر ڕێبێ نابێ بەڕێوە ناچێت ئێستاش ئەوانە کەسیان نییە لە خەتی یەکەم هەموو قبول پێ ناکەن یەکەم خەت ئەمە تا چەندە گونجێ ئەو لە پرۆسی سیاسی کشاتەوە بەڵام لەگەڵەوەشدا دەستی هەبێ و بڕیاری هەبێ لە نێو حکوومەتە آخر ئەوەیە چێشە سەدر بەخۆی قەبارەیەکی زۆر گەورەی هەیە و قرس لە جادەی بڵێن بەغدا و عێراق و شارەکانی باشووری عێراق ئەوانە بخۆیان دەزانن بە یەک تویت مەلیۆنە کەس دامەزرێتن ناو جادە بە دوای بڵێن ئینسیداد سیاسی شکاندنی نیسابی پەرلەمانی عێراق سەدر ینی ئەگەر مابات تا ئێستاش تا ساڵێکش ئەوان قبولیان نەدەکرد خۆی کشاندەوە لە پەرلەمان بەرام بە جادە ئەوانی کۆنتترۆل کرد ئەوە پێش دوسێ ڕۆژە لەگەر تەسریبات و لەگەر ئەو نوێژە وەزعیان زۆر تێکچوو وەزعی چوارچێوەی هەمانگی ینی کێشەکانیان زۆر قورتتر بوو مەمابینیان ئەوە یعنی وا بڵێن سیگنالەکە ئیشارەیەکە و سەدر تا ئێستا خۆی کشاندەوە لە پرۆسی سیاسی وا بڵێن لە بارودۆخی سیاسی لە پەرلەمان بەرام دەستهەڵاتی ماوە لە جادە ئەوانش ناتوانن خاڵەکانی زۆر وازە بوو خاڵەکانی یەکلمە خانەکانی دی و بە قسەی مەرجعیەش بکەین لە قسەی مەرجعی نەجەف دەرنەکەون مەرجعیە ئەو بڵێن ئەو جەماعەتەی حزب الدعوە و ئەوانەی حکومڕانی عێراقیان کرد نەیانەوێ علەنی گوتیان وتێ نامانەوێت جارێکتر نیوەی عێراق تەسلیمی داعش و غێر داعش بەڵێ مەرجعیەت ماوەیەکی زۆرە بێدەنگە تداخل ناکات لە پرۆسی سیاسی بۆ بەخۆی مەرجعیات لە 2010ەوە وتی تداخل ناکەم کەسی استقبال ناکەم بەڵام پێش مانگەک بوو نوێنەری مەرجعیە وابزانم لە یادی دامەزراندنی حەجی شعبی بوو بەحسی کرد نوێنەرەکەی مەرجعیە بەحسی کرد وتی ئێمە قبول ناکەین ئێمە وتی ئێمە زۆر بەحسمان کرد وتمان هەیشار بن و لایەنە سیاسیەکان ئەوەی حکومڕانی عێراقیان دەکرد گوێیان لە قسە ئێمە نەدا بە دوای نەتیجەکە چی بوو کۆ دوسێ شاری عێراق بەدەستیاندا بەدەست داعش و ئەوەی دروست بوو یعنی مەرجعیەت زۆر نەرازیە لە ئەو طبقە سیاسی هەموو باڵێن لە بەغدا و لە جنوب بەڵێ بڵاوبوونەوەی دەنگەکەی مالیشی لەم کاتەدا بەمەبەست بوو بۆ لێدان لە پێگەی مالیشی دەزانی زۆر بۆچون هەیە دەلێ عەبادی دەستی تێدایە عەبادی چکۆ لە حکومڕانی عەبادی مالکی زۆر عەبادی زەرەر کرد زۆر بۆچون هەیە دەلێ عەبادی دەستی تێدایە لە ئەو بڵاوبکردنی دەنگی مالکی و بەخۆش دیارەک و ئەو بڵاوکردنە کەسەکە لە ناو چوارچەوەی هەمانگی لە دەرەوە نییە بەڵێ بەڕێز عیماد باجەلان چاودێری سیاسی و شارەزای کاروباری عێراق لە ستۆدیۆ ئامادە بووی سوپاس بۆ شرۆفەکانتان و بامەدەبووتان